باشە لەسەرم پرسا کە حوت پارت ویلایانی تورکمانی بڕیاریان ناوە پشتگیری لە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بکەن لەم هەڵبژارنەدا. من یەکێک لە سەرۆکی حیزبەکان لە ستۆدیۆ میوانمە کە بەڕێز کەرخی ئاڵتی بەرماخ سەرۆکی بزوتنەوەی دیموکراتی تورکمانە بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. چۆنە گەیشتنە ئەم بڕیارە کاکەرخی؟ سپاسان دەکەین. لە ڕاستیدا شتێکی زۆر طبیعیە کە لایەنە تورکمانیەکان حەز بەو بەرپرسیارە بکەن کە لە سەرشانیانە. ئێمە وەکو نەتەوەیەک لە کوردستاندا جێگە و پێگەی تایبەتی خۆمان هەیە و قوارەیەکی تایبەتی خۆمان هەیە وەکو نەتەوەیەک. هەر لە دێر زەمانەوە لێرە ئێمە لەگەڵ کورد و لەگەڵ نەتەوەکانی تر بەیەکەوە ژیاوین. زۆر طبیعیشە ئێمە لە وەختێکی واکە ئینتیخاباتە و هەڵبژاردنە لە ڕوانگەی مەسلحەت و بەرژەوەندی نەتەوەکەی خۆشمانەوە بزانین چێ یارمەتیمان دەدا، بزانین چێ دەتوانێت بە هانای خەڵکی ئێمە بێ، خەڵکی تورکمان بێ لە کاتی کۆستەکان، لە کاتی ئەوەی کە خەڵکانێک ویستویانە مافەکانی ئێمە ژێر پێ بخەن. بەڵام هەر پارتی بووە، پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک بارزانی بووە کە داکۆچی کارێکی سەرسەختانەی نەتەوەی تورکمان بووە و داکۆچی لە مافەکانی کرد بوو. ئەگەر داکۆچی جەنابیان نەبا ئێستا ئێمە ئەو بوونەوەشمان لەوانەیە ئەوەندەشی نەمابە. باشە ئەکرێت پێمان بڵێ پارتی چی بۆ کردوون کە جیاوازتر بێ لە بۆ نمونە لە ناوچەکانی دیکە کە ڕەنگە هەر خودی هاو نەتەوەی ئێوە لە هەنێک لە پارێزگاکانی دیکەی عێراق و دەوروبەری هەرێمی کوردستانە هەبێ چی جیایە کاتەوە لەو لایەنانی؟ زۆر ڕۆشنە، یعنی ڕوونەکە لە ئێستا لە عێراقدا دوو حکوومەت هەیە، حکوومەتی بەغدا و حکوومەتی هەولێر، حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی بوونیەوە تقریبا هەتا ئێستا بەشداریەکی باشمان هەبووە تا ڕادەیەک. یعنی لە دەورەکانی حکوومەتدا لە هەموو دەورەکانیدا تقریبا وەزیرمان هەبووە. وەزیرمان بە ناوی تورکمان هەبووە، بە ناوی حزب و نەتەوەی تورکمان هەبووە. لە پەرلەمان ئەندام پەرلەمان هەبووە، لە نێوان 4 تا 5 ئەندام پەرلەمانمان هەبووە و کۆتا بۆ بە یاسا کۆتا دانراوە بۆ تورکمان. هەرچەندە بەو کۆتاییە دواییەنە سەر ئەوەی کە لێرە ئێمە بەشداریەکی کارەمان کردووە. مەسەلەن هەتا ئێستا قوتابخانە تورکمانیەکان لە هەولێر، لە خودی هەولێر کاران ئیش دەکەن و هەموو حەزبە تورکمانیەکان وەکو حەزبەکانی تر کار و چالاکی سیاسی و ئەوانی تر کە کۆمەڵایەتین کار و چالاکی خۆیان بە ئەنجام دەگەێنن و حکوومەتیش بە شێوەیەک لە شێوەکان و خودی پارتی دیموکراتی کوردستان پشتگیریان دەکات، پشتگیری مادی و معنەویان دەکاتن هەتا بۆ ئەوەی ئەوانیش بتوانن پەیامی خۆیان بگەێنن بۆ خەڵکی خۆیان. کەچی تەمەشای بەرامبەر دەکەی حکوومەتی عێراق هەتا ئێستا یەک وەزارەتی تەرخان نەکردووە، یعنی بە تورکمانی ڕەوا نەبینیوە وەزارەتێک بە ناوی تورکمان برێتە بە نەتەوەی تورکمان. ئیتر ئەوانی بۆچی لەوێ وایە؟ یعنی مەوزوعەکان کەم تەرخەم بوون لەوێ یان نەخێر ئەوان بە چاوێکی دیکە تەماشایی مەوزوعەکە عەقلیەتە کاکە عەمار، مەوزوعەکە عەقلیەتە و چۆنیەتی بیرکردنەوەیە. ئەو بیرکردنەوەی لە کوردستاندا هەیە کە پارتی دیموکراتی کوردستان پێشڕەوی دەکات، بیری دیموکراتیە، بیری دیموکراتیزەکردنی کۆمەلگای کوردستانیە بە هەموو پێکهاتەکانیانەوە. بەڵام بەداخەوە لە لایەنی بەرامبەر تەمەشا دەکەی ئەو بیرە بەو شێوەیە چەکرەی نەکردووە، باسی بیری دیموکراتی دەکەی. ئەنی لەوانەیە هەندێک بیر و بۆچوونی تر هەیە زاڵە بەسەر دیموکراتیدا و دیموکراتیان پێ زۆر شتێکی گرنگ نییە بەقەدەر ئەوای شتی مەزهەبی و شتی تریان پێ گرنگتر بیتن. بۆیە ئەوان هەندێک مەسائلی تریش هەیە کە ئەوان نایانەوێ تورکمان لە عێراقدا وەکو بەشێکی نەپچراوی کۆمەلگای عێراقیش خۆیان بنوێنن وەکو ئەوەی کوردستان ترسیان لەو بابەتەوە هەیە. زۆر باشە. لەسەر بابەتی کۆتاکان ویستە قسە بکەین. لە ماوەکانی ڕابردووە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە یاساکەیە غەدرێ لە پێکهاتەکانی هەرێمی کوردستان کرا بەکەمکردنەوەی کورسیەکانیان. تا چەند هیواتان بەوە هەیە لەم هەڵبژاردنە مادەم هاتوونەتە دەنگی خۆتان خستوەتە دەنگ پاڵ دەنگی پارتی و داوا لە خەڵکی خۆشتانەکەن کە هەر ئەمە بکات
ئەم کورسیانەی کۆتاکان بەو هێزە قووەتەی کە پارتی بچێتە بەغدا بتوان بەدەستی بێنەوە. ڕاستیەکەی ئێمە لەگەڵ پارتی لە هەموو بابەتەکاندا تقریبان هاوڕای لەگەڵ پارتی هاوڕای و پارتیش توانوێتی خواستەکانی ئێمە تا ڕادەیەک بەرجەستە بکە. ئێمە لە پەرلەمانی کوردستاندا بەداخەوە پێشترێ 5 کورسی کۆتاوەکو یاسا بۆ تورکمان جیاکرابەوە بە پێشبڕچێ لە نێوان پارت و لایەنە سیاسیەکانی ناو خودی تورکمان ئەو کورسیانە پڕ دەکرانەوە. بەڵام دیارە کە لە بەغداوە لە محکەمەی ئیتیحادی و لە ئەوە شتێکی واکرا یاسایەکی وایان دەرکرد کە زۆر موچحیف بوو بە حەقی ئێمە کە کورسیەکانیان هێنا خوارەوە بۆ دوو هەر لە بەغداوە کردیان بەسەر ئێمەیاندا سەپان. کەچی ئێمە ئێستا داوا دەکەین لە پەرلەمانی کوردستان کە ئیشاڵا کارا دەبێتەوە و دەچێتە کارکردنەوە کارا دەبێتن شتێک بکرێ ینی یاسایەک دابنرێ بۆ ئەوەی ئێمە مافی نەتەوەی ئێمە بە هەموو لایەنەکانەوە یعنی ئێمە دژمنی کەس نین بە هەموو لایەنەکانەوە چاو یعنی بجێڕنەوە بۆ مەسەلانەوە دووبارە ئەو مەسلەی عادەی نەزەری تێدا بکەن کە بتوانین ئێمە دیسان کاراتر بینە مەدانەوە بۆ ئەوەی بۆچی ویستمانە پارتی بۆ بەغدا زیاتر کاریگەر بێ و ئێمەش پشتگیری پارتی بکەین لەو مەسلەیە ئێمە پێمان وایە پارتی دەتوانێت دیفاع لە نەتەوەی ئێمە بکە و لە خواستەکانی نەتەوەی ئێمە بکە بۆ ئەوەی ئەو دەستکەوتانێ هەیە کە پارێزگاری لێ بکەین و زیاتر بەرەو پێشەوەشی ببین. باش ئەتوانی هەر لەم شاشەی ئێمەوە داوا لە لایەنگرانی خۆتان بکەن مادەم هاتوونەتە پاڵ لیستی دەنگتان خسوەتە پاڵ لیستی 275 پارتی هەر بە زمانی خۆتان بە تورکمانی داوایان لێ بکەن بۆ دەنگدان بە لیستی 275 بەسەر چاو بتون تورکمان bazı kardeşlere seslenirem buradan. 11-11'de olduğu intikabatlarda bütün seslerimiz Kürdistan Demokrat Partisi'nin 275 sayılı numarasına versinler. Özleri hurdular da her naksı muraşaha verirseler versinler. Ama bilirsiniz onlar bu list bizim haklarımıza difa eden bir liste ve bu listeydi ki Sayın Barzani'nin kıyadasıyla bizim haklarımız tamamen cedirdi, bir kısmını döndürdü ve hammu vakitte de bizim milletimizden difa eden bir hizipti ve buradan da teşekkürlerimizi bildirik, tekrar dirik. Bizim kuvvetimiz, seslerimiz 275 adı. شەبڕێز کەرخی ئاڵتی بەرماخ سەرۆکی بزوتنەوەی دیموکراتی تورکمان سپاس بۆ بەڕێستان لە سەردەمی کوردستان. سوال لەگەڵ ئێمە بوون. ئێمە سپاستان دەکەین.